مەسرور بارزانی ڕای دەگەێنێت پەسەندکردنی بودجەی عێراق هەنگاوێکی ئەرێنیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق. لە دیدارێکدا لەگەڵ ئەلیستەر بێرت وەزیری دەوڵەتی حکوومەتی بریتانیا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت پەسەندکردنی بودجەی گشتی بە هەنگاوێکی ئەرێنی وەسف کرد بەو پێی دەبێتە هاندەر بۆ چارەسەرکردنی پرسە هەڵواسراوەکان و بە پێویستی زانی بریتانیا ڕۆڵی خۆی ببینێ لە زیاتر لێک نزیککردنەوە و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوولا. لە لای خۆیەوە وەزیری دەوڵەتی حکوومەتی بریتانیا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا باسی لەوە کرد بریتانیا لە پەرەپێدان و پتەوکردنی پەیوەندیە دوو قۆڵیەکان بەردەوام دەبێت و ڕایگەیاند وڵاتەکەی پشتگیری زیاتر لە هەماهەنگی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق لە ناوچەکانی تایبەت بە مادەی 140 دەکات بۆ ئەوەی دەرفەت نەدرێتە سەر هەڵدانەوەی داعش و زەمینەی ڕێکەوتنی سیاسی لەسەر بنەمای دەستور بۆ چارەسەری کێشەکانی ئەو ناوچانە بێتە دی.